ڕواڵ هافمەن لە ساڵی 1927 لە دایک بوو. بابی هیلال سافران ئەندازیار و دایکی کلارا مامۆستای قوتابخانە بوو. دوای ئەوە شارەکان لەلایەن سەربازانی ئالمانەوە داگیر کرا، ئەو بنەماڵەیە بۆ ئۆردوگایەکی زۆرەمری نێردران. لە جانیوەری 1943 کلارا لەگەڵ کوڕەکەی لەو ئۆردوگایە خۆی دەرباز کرد و لە خانوبەرێکی ژێر شێروانی قوتابخانەی گوندێکی نزیک سەرپەنایەکی دۆزیەوە. 5 ساڵ و نیوم بود کاتێک چوومە ئەو خانووە و دوای 2 ساڵان ئەو شوێنەم جێهێشت. لەگەڵ سێ ئەندامی بنەماڵە کلارا و ڕواڵد بۆ 15 ساڵ خۆیان لەنێو شیروانیەدا حەشاردا. لەو خانوەڕە چاوم لە منداڵان دەکرد خەریکی کایەکردن بوون. ئەوان دەحەسانەوە، ئەوان ئازاد بوون و خوازیان منیش وا بووم. نەم دەتوانی دەربکەوم، بەڵام منداڵێکی ئارام بووم. مامۆستای قوتابخانەکە میکۆلا دیوک لە خانووی قوتابخانە لەگەڵ هاوسەری ماریا و سێ منداڵی دەژیا. لە نێو خانووی قوتابخانە 5 منداڵیان حەشاردا. تەنیا کەسێک نا، بەڵکو 5 کەس. ئەوەش مەترسیەکی زۆری بۆ سەر ژیانیان هەبوو. دوای شەر کلارا و منداڵەکەی لە چێکۆسلۆڤاکیا نەمسا و ئاڵمان بوون بە پەناخوازی سەرگەردان. دوای زەماوندکردنەوەی دووبارە و گۆڕانی ناسناوی بە هافمەن، کلارا و منداڵەکەی لە ئەمریکا نیشتە جێبوون. ڕواڵد لە قوتابخانە گەلێک ژیر بوو، چوو بۆ زانکۆی هاروارد و پاشان زانکۆی کۆلۆمبیا، شوێنێک لە تەمەنی 44 ساڵی پلەی دکتۆرای وەرگرت و خەڵاتی نۆبێلی بۆ چیمیای پێ خەڵات کرا. دوای ئەو کارە دەمزانی کارێکی باشم بۆ ئەو خەڵاتە کردبوو. کاتێک تەمەن 27 و 28 بوو ئەو کارم کرد. بەڵام هێشتاش بۆم جێگای سەرسام بوو. دەست بەجێ تەلێفۆنم بۆ دایکم کرد و دەمزانی دایکم وەڵام دەداتەوە. زۆر لە دایکم نزیک بووم. هافمەن هەموو ژیانی لە زانکۆی کارنێل وانێ گوتەوە. ئەو لە هەموو بوارەکانی زانستی کیمیادا وانەی دەوتەوە. لە دەمێکدا لە بواری زانستی لە هەرە لووتکەی خۆیدا بوو، هافمەن تووشی هەژاری و ژیانی ناخۆشات. لە دوایین کاری هونەریدا وەک دەوری بنەماڵەیەکی جوولەکەی خەڵکی ئوکراینەی سەردەمی شەڕی دووهەمی جیهانی یاری کرد. هەروەک لە نێونیمایشەکە هۆفمەن پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی هەبوو کە توانیان ڕزگاریان بێت. گەلێ خوشحاڵم کە لە ئۆکراینیا لەدایک بووم. ئەگەر لە ئێوە مابام دەمتوانی لە لەفیف بمە مامۆستای پرۆفشناڵی سایکۆلۆژی. ئەوە چارنووسی من نەبوو. ئەوە لێرەم و ناخۆشم بۆ تێپەڕ نابێت. پلەیەکی باشی کارم هەبوو، بنەماڵەیەکی باشم هەیە. خوشحاڵم. ئەمن زۆر سپاسی بنەماڵی دیوک دەکەم. ئەگەر لەبەر دڵپاکی میکۆلا و ماریا نەبا ئێستا لێرە نەدەبووم.